سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم کە جارێکی تر و یەکشەمبەیەکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە ئەبمە میانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزان، هەر وەک ئێمە لە پێشتر ئێوەشمان ئاگادار کردەوە ڕیکلامان بۆ بەرنامەیە کرد، ئێمە بەرنامەی ڕاستەوخۆی ئەو شەومان لەسەر دوو بابەت دەبێت و دومیانی بەڕێزیشمان لەم بەرنمەیەدا بەشداری دەکەن. بەشی یەکەمی کە نیم ساعتی ئەوڵیمان تەرخان کردو بۆ ساڵیادی نزیکبوونەوە لە شۆڕشی ژینا و ئاکامەکانی بزوتنەوەی ژینا هەڵدەسەنگێنین لەگەڵ بەڕێز هاوڕێ ئامینە کاکەباوە. نیم ساعتی دووهەمیش هاوڕێ جەماڵ زۆرپورمان پێ زیاد دەبێت لەم بەرنمەیەدا لەسەر ڕووداوەکانی ئەم دوایە و موقعیەتی حیزبەکانی ڕۆژهەڵات لێرە قسە و باسی لەسەر دەکەین. مانگی خەرمانانی ئەم ساڵ ینی ئەم مانگە کە تێدەپەڕێنین 2 ساڵ لە دەستپێکی بزوتنەوەی شۆڕشیێرانەی ژینا تێدەپەڕێت. شۆڕشێک ئەگەرچی زۆر بێبەزەیانە سەرکوت کرا، ینی 2 ساڵ لە دەستپێکی ئەم بزوتنەوەی کە دەگوزارێت هەمووتان ئاگادارن کە زۆر بێبەزەیانە سەرکوت کرا. شۆڕشێک ئەگەرچی باس کرا سەرکوترا، بەڵام لە ناخی کۆمەلگای ئێراندا لە مقاومەتی ژنان و کچانی بوێری بەرابەر بە حجابی زۆرملێ لە ئێتراز و مانگرتنی کرێکاران، پەرستاران، خانەنشینان، مامۆستایان لە چالاکی هەڵسوڕانی سیاسی و مەدەنی، لە چالاکی ژینگە پارێزان، لە چالاکی بنەماڵەی دادخوازان هەروە بەردەوام و ڕێدەپەوێت تاخۆی بەهێز بکات و ڕێگا بۆ خواستەکانی واتە ژنجیان ئازادی خۆش بکات. ئەم ڕاستیە لە ماوەی ئەم 10 ساڵەدا حاشا هەڵنەگرە، جگە لە بایکوتکردنی ژماوەری شانۆی هەڵبژارنەکان کە سەرشۆڕی دەسەڵاتی بەدواوە بوو، هەروە لە کاردانەوەکانی دەسەڵاتدا بەڕوونی دیارە ئێستاشی لەگەڵ بێت لە بیرمان نەچوەتەوە و سیاستەکانیان مۆری ترس لە ئەم بزوتنەوەی پێوە دیارە، هەر بۆیە مەکینەی سەرکوتیان کاراتر کردێتەوە تا بە خەیاڵی خاوی خۆیان ئەم بزوتنەوەی کە بکەن و مەجای سەر هەڵدانەوەی لێ بستێنەوە. ئێمە بەشی ئەوڵ کە باسمان کرد لەسەر ئەم ئاکامەکانی بزوتنەوەی ژینا قسە و باسێکمان دەبێت لەگەڵ بەڕێز هاوڕێ ئامینە کاکەباوە، سیاسەتوان و پارلەمانتاری پێشووی وڵاتی سوئێد و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە. هاوڕێ ئامینە، ئەم کاتت باش، سڵاو لەبێت، زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا بەشدار بوو. منیش هەروەها سڵاو و ڕێز و ئێوارێ باش بۆ هەموو کارکنانی تێوە کۆمەڵە، بۆ جەنابتان و بۆ هەموو بیسەران و بینەرانی ئەم بەرنامەی تێوە کۆمەڵە. سڵاوتان لێبێ و ماندوو نەبن. زۆر سپاس، بەخێر بێت. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرە شەو بە بینەرانی ئازیزش بڵێن ئێوەش دەتوانن لەسەر هەردوو بابەتەکە ئێستا کە بەشی یەکەمی لەسەر نزیکبوونەوە لە ساڵیادی شۆڕشی ژینایە، ئەگەر ڕاو بۆ چوونێکتان هەیە، ئەگەر پرسیارێکیشتان بێت دەتوانن لە ڕێگای واتساپ بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە بۆمانی بنێرن و ئێمەش لێرە سەوباسی لەسەر دەکەین. هاوڕێ ئامینە، هەر وەک لە سەرەتادا باسم کرد 2 ساڵ لە بزوتنەوەی ژینا تێدەپەڕێت. بەڕێستان بەگشتی هەڵسەنگاندنتان بۆ ئەم بزوتنەوەی ژینا چۆنە؟ دیارە کە هەفتەی داهاتوو 14 سپتەمبر ساڕۆژی شۆڕشی ژنژیان ئازادی و کە ڕژیمی کۆماری ئیسلامی ژینای ئەمینی بە ئەو شێوە غیرە ئینسانیانە کە کوشتیان لەسەر ئەوەی کە مووەکانی بەدەرەوە بوو لە خیابانەکانی تاران و هەروەها لە دوای ئەو مردنی ژینا و کوشتنی ژینا ڕاستی خەڵکی جەماوەری کوردستان هاتنە سەر شەقامەکان و جریقەی ئەو شۆڕشە لە شاری سەقز و هەروەها شارەکانی تری باقی کوردستان و دوایش کە دەنگدانەوەی و ڕەنگدانەوەی لە هەموو ئێران و جیهانیش بوو ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە لە بەردرگای پارلەمانی سەناتەرەکانی فەڕەنسا کە من پارێکە لەوێ داوەت کرابووم بە یەک پلانشی گەورە
نووسرا بوو ژنژیان ئازادی بە هەموو زبانێک ژنژیان ئازادی ئێستەکانە ئەسڵن خیابانە لە زۆر جێگا ئەسڵەن لە تیمی فوتباڵی برازیل کە تیارەکەیان ئەکسی ژینیان لێداوە دواییش کە پیاسوونەهاگە کە ژنێکی زۆر چەپ و هاوڕێی نزیکی منیشە مەشهورە لە وڵاتی سوێد کە کاپیتانی تیمی ژنانی سوێد بوو دوایی برزیل بوو ئەویش هەر بەو تیارە کە ڕۆیشتن بۆ نیوزیلاند و دوایی من مەسەنجەرم بۆ ناردکوتم پیا سپاس لێبێ سڵاوت لێبێ لە خۆت و لە کاپیتان و لە هەموو تیمی ژنانی برازیل کوتی ئامینە وەزیفەمانە ئەگەر ئێمە نەتوانین دەنگیشمان ببێ بەڵام ڕەنگمان و ڕەنگدانەوەی ئەو شۆڕشە بۆ پشتگیری و هاوپشتی لەگەڵ ژنانی کوردستان و ئێران و بۆ تۆش بە تایبەت چونکە دەیزانی کە دەزانێت کە من ئینسانێکم کە شۆڕشەکەم بۆ ڕزگاری بەشەریەت و لە دژی پاتریارکی و دژی جەندر ئاپارتایەتی کۆماری ئیسلامی و ئەوە بۆ خۆی واقعاً دووجار لە ئەم چەند ساڵەی ئەخیردام 10 ساڵەدا کە ژنی خەباتی ژنی کورد بە تایبەتی ئەوە بڵێم چونکە واقعاً ئەم شۆڕشە لە کوردستان سەری هەڵداوە دووجار کە لە سەدحی جیهاندا ئاوا دەنگدانەوە و ڕەنگدانەوەی بووی چێکە ئەوەی وەختێک ژنانی کورد پێژێ لە ڕۆژاوا دژی داعش هەروەها لە باشووریش کە لەو دوو بەشەی کوردستان زۆر دژ بە داعش بوونەوە کە دەنگی داوە لە جیهاندا و دووەمینیش کە شۆڕشی ژنژیان ئازادی ویمن لای فریدم کە بە ئینگلیسیەکەیەتی ئێستا ئەسڵەن لازم ناکە تەوزع زیاتر بدەی هەر ئەو جملە بڵێ بە ئینگلیسی بە سوێدی بە فەڕەنسەوی بە هەر زبانێک هەموو کەس دەزانی و حازرن کە تەزاوراتیشمانداناوە مانیفێستاسیۆن لە شاری ستۆکۆڵم هەفتەی ئایندا ئەوە بۆ خۆی زۆرە کە وڵاتانی جیهان دەزانن کە ئەو بەربەڕیە ئەو ستەمە ئەو نەعەداڵەتیە کە دژی میلەتی کورد و میلەتەکانی ژێردەستە و بە تایبەت نیوەی کۆمەڵ کە ژنە لە ئێران و لە کوردستانە ئەوەش زۆر مەسەلەیەکی مهم بووە ئێستا لە سەدحی جیهانیشدا بۆ زۆر ئینسان کە شاید ئایدۆلۆژیەتەن لەگەڵمان نەبن وەلێ بۆ ڕزگاری ژن لە تەکمانە. بەڵێ هاوڕێ ئامینە هەروەک جۆری کە بۆ خۆشتان لە هەستنگاندەکەدا ئەمەشتان پێکرد دیارە شۆڕشی ژینە هەر بڵین لە جۆغرافیای ئێراندا ڕانەوەستاوە سنوورەکانی تێپەڕانوە دروشمی ژنجیان ئازادی هەموو جیهانی داگرت. پێشنگاتی ئەم شۆڕشە ژنان و لاوان بوون ینی دوو کۆڵەکەی سەرەکی ئەم بزوتنەوەیە ژنان و لاوان بوون. باشە بۆچی نەتوانرا بەشەکانی تری کۆمەلگا ئاکتی و بەشداری بکات لەم بزوتنەوەیەدا؟ بەڵێ ئێمە لە بیرمان نەچێ کە ئێمە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران و لاوان بە تایبەت ئەو ئینسانە شۆڕشگێرانە وەکو شۆڕشی خەباتی کرێکاری خەباتی دانیژووی خەباتی مامۆستایان خەباتی زۆر خەباتەکان هەن کە هەموو ڕۆژە ئیدامەیان هەیە و بە خوێناویترین و بە دەستگیری و بە تەرۆر و بە ئیعدام و بە گرتن و بەوانە کۆماری ئیسلامی نەیتوانی وە خەڵک چاوترسێن بکات. ئەوەی کە ئەم شۆڕشە ئاوا دەستی پێکرد خۆ زۆر خەڵک لە ڕۆژهەڵات یانی لە کوردستانی خۆمان بەرەنگاری جمهوری ئیسلامی بوونەوە لە شارەکان لە شارۆچکەکان بەڵام ئەوەی کە لە مەسەلەن کوردستان کردی ئەو چەخماخە لەوێ لێدا ئەو خەباتێک کە لەوەکانە دەستی پێکرد بە ئەو شێوەیە ئەگەر لە هەموو ئێرانیش بکردرایە هەر ئەگەر بە ئەو شێوەیە لە هەموو لە تاران مەسەلەن 200,000 نەفەر ملیێنێک بەهایەتایەتە دەرە سەر شەقامەکان جمهوری ئیسلامی بە تەواوەتی دەترسان هەرچەند جمهوری ئیسلامی زۆر ترساوە لە ئەم شۆڕشە و واقعەنیش لە هەرچی شۆڕشێک زیاتر لە شۆڕشی لاوان و ژنان ژنجیان ئازادی شۆڕشی ژینا ترساوە
و هەر بۆیە سەرکوتەکانیشی زۆر زۆر وەحشیانە کە ئەو هەموو دەست درێژی و تەجاوز و کوشتن و یعنی ئێستەش 20,000 لاو لە زینداندایە، زیاتر لە 1000 نەفەر کوژران لە هەرچی ڕۆژێکە ئیعدام دەکرێت. مانگی ئاگوست لە هەر 7 سەعات جارێک یەک کەس ئیعدام کراوە، ینی نزیکی 100 نەفەر هەر لە مانگێکدا ئیعدام کرێ. دیارە کۆماری ئیسلامی دەڵێ ئەمانە جەنایەتکارن و نازانم مەوادی مخەدرن، بەڵام ئەکسری ئینسانە سیاسیەکان تێکۆشەرەکان ئەوانەی کە لە شۆڕشەدا بەشدار بوون لە بەتایبەت کورد و بەلوچ و چوزانم خەڵکی ئەهواز و ئەو میلەتانەی کەی ژێردەستەی لە ئێراندا لە هەموو سنوورەکانیدا ئەوانە زیاتر زەختیان لێچووە. و هەر بۆیە ئەو ڕژیمی کۆماری ئیسلامی لە بیرمان نەچێ ڕژیمێکی دیارە بە لەحاظی ئایدۆلۆژیەوە کە زەعیفتر بووە لە جاران، بەڵام بە لەحاظی تۆپ و تانگ و چوزانم مەسەلەی چەک و تەقەمەنیەوە کە دژی خەڵکەکەی خۆی وە دژی منتیقەکەش بەکارەبا کەم نییە. ئەوە ناتوانێت خەڵکی کوردستان بە تەنیا ناتوانێت ئەو ڕژیمە بڕۆخێنێ، دەبێ واقعاً بەشەکانی تری ئێرانیش نەک بە 2000 و 3000 بەڵامە بێ بە ملیۆنها لەگەڵ بن بۆی کە بتوانن ئەو ڕژیمە لە بین ببن. ئەوە مەسەلەکە ئەوە بوو بۆی ئەم شۆڕشە سەری نەگرت. ئەم جارە سەری نەگرت، من دڵنیام هەر سەرەگرێ. ئەو کۆماری ئیسلامی 45 ساڵ عمریەتی بە تەواوی بە خوێنی هەمووی دەستیان خوێناویە، هەمووی پەڕەی قورئانیان کە تەجریسێکن بۆ خەڵک خوێناویە، چونکە قانونی وڵاتەکەیانە شەریعە. ئەوەیە وا دەکا کە خەڵکیش ئەترسێ و ڕۆڵەی خەڵک خوێناوی دەبێ، خۆ هەروە ئاسان نییە. زۆر باشە هاوڕێ ئامینە، خۆشتان دەبێ ئاگادار بن. دیارە خەریکە نزیک دەبینەوە لە ساڵڕۆژی شۆڕشی ژینە ئەم بزوتنەوە جەماوەری پڕشکوێ کە چەخماخەکەی لە کوردستانەوە لێدرا. لە ڕۆژانی ڕابردوودا لە کوردستان ڕژیم دەستی کردووە بە گرتن و ئەزیەتکردنی خەڵک، ئەنی تا ئێستا نزیک بە 30 کەس لە کوردستان دەست بەسەر کراون. دیارە هۆکارەکەشی نزیکبوونەوە بە ساڵڕۆژی زیینە. کۆماری ئیسلامی بۆچی تۆڵەی بڵین بزوتنەوەی ژینا لە خەڵکی کوردستان و تایبەتەن لە حیزبەکان دەکاتەوە؟ ئێوە ڕای ئێوە چیە لەسەر ئەمە؟ خوێندنەوەی ئێوە چیە ئەگەر دەکرێت ئێوەش باس بکەن؟ دیارە لە جمهوری ئیسلامی لە کاتێک من مناڵ بووم وەلاو بووم، وەختێک پێشمەرگە لە منتیقە بووم کەمتر زەختی بوو لەسەر خەڵکی کوردستان. وەختێکە مەسەلەن کۆمەڵە، چونکە منتەقەیمە کۆمەڵە بوو، واقعاً هەر لە ئەوەڵیشەوە لە کۆمەڵە لە حیزبەکانی کوردستان لە هەمویان و بەتایبەت لە کۆمەڵە کە ژنی لە گەڵە و دژی مەسەلەن ئیسلامی سیاسی خەبات دەکا و دژی حجابی زۆرەملی خەباتی کردووە لە مێژوشیدا ئەوە هەیە. دیارەکە وەختێک کۆمەڵە یا حیزبەکانی کوردستان ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە نزیگە بنەوە لە هاویناندا مەسەلەن بەهاران هەمیشە زۆرتر کەمتر زەخت لەسەر خەڵکی کوردستان بوو، بە ئاسانی نیانەوێرە خەڵک بگرن زیندان کەن ئیعدام کەن. هی ئەوەیە، بەڵام ئێستەکانە دەزانن ئەم حیزبانە هەمویان لە حیزبی دموکراتەکانەوە کۆمەڵەکانەوە بگرە کە واقعاً نەقش و ڕۆڵیان هەیە لەسەر ئەو شۆڕشە لە دڵی خەڵکان. ینی ئەو حیزبانە ڕیشەیان هەیە لە دڵی کوردستانە. ئەوە بۆ جمهوری ئیسلامی زۆر زۆر خەتەرە. هیچ ئۆپۆزیسیۆنێکی تری فارس مەسەلەن فارس زبان بڵین ئێرانی بە ئەو شێوەیە ئەو ڕەگوڕیشە و لەگەڵ خوێنی خەڵکی بەشخراوی و لەگەڵ خەڵکی شۆڕژگێر و لەگەڵ خەڵکی کە 100 ساڵە خەبات دەکا یا 45 ساڵە دژی هەر ئەم ڕژیمە بۆی کە ڕژیمی شای لێلا ببین خەبات دەکا، بەو شێوەیە نییە لە باقیەکەی تری ئێراندا و بۆیە لە بەشی کوردستان زۆر زۆر دەترسێ. لە کوردستاندا دیارە کە پێشمەرگە بە کەڵەشینکۆفێکەوە خەباتی دەکرد یا خەبات دەکات لە چیاکاندا، لەوە زۆرتر دەترسێ هەتا لە تانگ و تۆپی واقعاً ئیسرائیل و ئەمریکا و ئەوانە.
بە خاتری ئەوە ڕیشەکەی لە ناو دڵی خەڵکا هەیە هەر ئەوەی ئەم مەسایلانی کە تازە دەستی پێکردووە بە خاتری ساڕۆژی ژنجیان ئازادی و ژینا دێتە بەرەوە کۆماری ئیسلامی دەزانێ کە خەڵکی کوردستان حتمما کەمتر لە جاران زۆرتر لە جارانیش داغدارن و حتمما داخەکانی خۆیان ئەڕێژن دێنە خیابان نەشاتنە خیابان لەوێش سەرکوتیان نەکردن بە شێوای جۆرا و جۆر ئەوان هەستی خۆیان و قینی خۆیان دەرئەبڕن دژی ئەم ڕژیمە جا لەبەر ئەوەیە مەسەلەن ئێستا کە ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنانە بە کۆمەڵەکان دەستی پێکردەوە کە دەزانێ ئەمان نەقشی زۆریانەیە کە لە جێگەی خۆیان لایەن ببە خۆ ئەوە بە بڕوای من زۆرتر قینی خەڵکی کوردستانی ئەوانی ژیاتر هوروژمەدا من هەر لەم توولی 24 سەعاتەدا لەگەڵ سەدان جوان لە شارەکان و دیەکانی کوردستان کە دەڵێن ئامینە ئێمە دەزانین جمهوری ئیسلامی بۆ وا دەکا ئێمە زیاتر داغدارەکە و زیاتر خۆشببینمانەکە کە ئەو حیزبانە ئەو حیزبە کۆمەڵەکان بەگشتی یا ئۆپۆزیسیۆنی کورد بەگشتی زۆر 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 جمهوری ئیسلامی لێ ئەترسێ و بۆیە مەسەلەن لە نزیکبوونەوە کە حوتویەکی نەژماوە 6 ڕۆژی ماوە خەریکە جمهوری ئیسلامی ئەم کارە دەکا فشار دێنێ بۆ دەوڵەتانی تریا بۆ دەوڵەتی کوردستان کە ئەم حیزبانە جێبەجێ بکات و بیان باتە شوێنهایی تر ئەو بۆچییە بۆ ئەوەی کە ئەو ڕابتە ئەو ئیرتباتە نزیکەی کە ئەم حیزبانەم ئۆپۆزیسیۆنە هەیەی لەگەڵ هەم خەڵکی کوردستان و هەم خەڵکی ناوەوەی کوردستانیش ئەوە زۆر زۆر مەترسیە بۆ جمهوری ئیسلامی یعنی ئێمە نابێ خۆمان دەستی کەم بگرین هیچ لەو حیزبانە شاید زۆر کەس بڵێن 45 ساڵە لە ئەکسایلن و لە سیمی خارداریان بە دەردەگەر هەمووی ئەوانەیان کردوین تۆ بزانە لە مێژوودا کۆمەڵە لە بناری قەندیل و نازانم لە بابۆس و لە وەستا مستەفا و لە تەواوی بێترخێن و کاروخ و لە بۆتێ و نازانم لە دارەبەن و لە چنارە و لە زەرگێزە و لە زەرگێزەڵە لە تەواوی ئەوانەوە کاتێ منیش پێشمەرگە بووم لە زۆر جێگەی تریژ بووین لەم لا دەریانە کردین بەولا بۆمبارانی شیمیاییانە کردین تۆپبارانیانە کردین بە گوردانمان لە دەستداوە بەڵام ئەو شۆڕشە قەت هەر زیاتر دەبژرێتەوە لە دڵی ئێمەشە کە من بۆ خۆم 30 ساڵە لە وڵاتی ئەوروپا زۆرتر دڵم بۆ شۆڕشە خۆشە زۆرتر ئەزانم کە ئەو هەموو خەڵکە کە مەسەلەن کۆنتاکتیان لەگەڵ خودی خۆمێ لە ناوی کوردستانە هەموو لاوە کە ئێستا 25 ساڵیەتی قەت پێشمەرگەشی نەدیوە لە نزیکەوە بەڵام ئەو هەست و نووستا ئەو دڵگەرمیە ئەوەی کە دەزانێ مەسەلەن ئامینێکیا سەداران و هەزاران مناڵە پێشمەرگە و خانەوادە پێشمەرگە و ئینسانهایە کە دڵی لێ ئەدا بۆ ئازادی بۆ ڕزگاری بەشەریەت لە چنگ بەربەڕی و لە چنگ برسێتی و لە چنگ حیجابی ئیسلامی و لە چنگ شەریعە و ئەوە بۆ ئەوان زۆرە ئێستاکە ئەو دەورانەش نییە کە منێک یا ئێمەمانانێک لە شاخ بووین ئێستا ئەوە تۆڕەکانی سوشیال میدیا هەیە ئێستاکانە زۆرتر واقعاً رابطەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو حیزبە سیاسیانە نزیکتر بۆتەوە بوویە جمهوری ئیسلامی ئەترسێ یەسەکانە ئەو پێی وا بوو لە خەیاڵی خۆیدا پێی وا بێ کە ئەم حیزبانە لا ببە رابطەکە کەمترە بێتەوە خەڵک کەمتر دەتوانێت لەگەڵ خەڵک قینە و تووڕەی زیاترە بێ خەڵک زیاتر هاندەدا بۆی کە بێتە سەرچەقامەکان کە بە هەموو شێوازێک بێنێ ئەسڵەن ئەوان ناترسن تۆ بزانە بە شێوەهایەک بە شێوەهایەکی دڕندە ئەم خەڵکی کوردستان و ئێرانە و ئەو هەموو لاوەیان لە زیندان کرد کوشتیان ئەعدامیان کرد ئەسڵەن 80 نەفەر لەوانە لەژێر 80 ساڵ بوون ئەو هەموو کتێوەکو نیکا و ژینا و نازانم دەیان و سەدانی ئاوا ئەعدام کرا وەلێ دایک و باوکیشیان بەتایبەت دایک و باوکی ژینا بۆ مەسال ئەو بێدەنگ نەبوو وەقەتیش نابێ دەزانم زۆر باشە حاورامینە خۆ دیارە بە توێژایی مێژوو کە کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات بوو هەمیشە پیلانی بۆ خەڵکی کوردستان و تایبەتەن حیزبەکان
یەک لێرەدا پرسیارێک هاتووە لە شاری سەقزەوە توێتی لە هاوڕێمینە پرسن لە ئاسک ئوروپا و دەرەوەی وڵات چی دەبێت بکرێت کە یارمەتیدەری خەڵک و حیزبەکان بێت بۆ شکستێنان بە پیلانەکانی کۆماری ئیسلامی؟ دیارە یاسەکان بە خاتری ئەو شەڕە دوودانە شەڕ کە هەیە، شەڕی رووسیە و ئوکراین و شەڕی ئیسرائیل لەگەڵ ئەو حەماس کە واقعان وەکو وایە بڵێ شەڕی ئێران و ئیسرائیلە، دیارە مستەقیم لەگەڵ ئێران نییە، بەڵام لەگەڵ زۆربەی ئەم تەرۆریست ئیسلامی تەرۆر گروپەکانە کە وەکو چوزانم حەماس و حیزبوڵڵا و جەبەتەر ئیسلام و نازانم سپای قودس و قوتیەکان کە لە یەمن و دەیان و سەدان گروپی ئاوای تۆکسیت، ینی ئەوەی دەوری خۆی کردوێتەوە بۆ ئەوەی کە پارێزگاری لە ئێران بکات و دژی وڵاتان بوەستێتەوە. دیارە ئەمانە وای کردووە کە یەستەکانە زۆرتر هەمووی زەختەکە یا بڵێن هەموو ئەو کارانی کە دەکرێت لە سەدحی نێونەتەوەییدا ئەوەیە کە ئەو شەڕانە بوەستێندرێ، ئەوە یا بەعکسی ئەوەوە شەڕی ئیسرائیل رووسیە و ئوکراین زیاتر تەقویەت کردرێ، ئوکراین زیاتر تەقویەت کردرێ. ئەمانە واکە هەتا حەدێکی زۆر بەداخەوە شۆڕشی خەڵکان و میلەتی ئێران و خەڵکەکانی لە ڕۆژهەڵاتی ناوین و حتا خەڵکی فەلەستینیش، حتا شۆڕشی خەڵکی فەلەستینیش بەڕاستی هەتا حەدێکی زۆر لە ناوەدا گوم بووە. ئەسڵەن جێگەی باس و ئەوە نییە. ئەوە ئێمە لێرەکانەوە دەزانین کە ئەمانە وا دەکا هەمووی ئەم وڵاتە ئوروپاییانە کە بە ناو دێموکراتیکن لە ناو UN وە لە چوزانم وڵاتە یەکگرتوەکانی FN یا بڵێن ئێروپادا هەن، ئەوانە بەرژەوەندیەکانی خۆیان یەکەم جار لە بەرچاوە، نەک خەڵکی کوردستان، نەک خەڵکی ئێران، ئەو حیزبان ئۆپۆزیسیۆنانە. مەسەلەن من بۆ خۆم ئینتزارم هەیە لە ئەو دوو حیزبەی کوردستان یەکێتی و پارتی کە بۆ خۆیان رابطەی ناو دەوڵەتیان هەیە لەگەڵ وڵاتانی تر، ئەوانە دەبێ خۆیان داوا بکەن کە بڵێن دەزانم ئەوانی زەختیان لەسرە، دەزانم کۆماری ئیسلامی واقعاً ئەو منتەقەی لە دەستدایە، ئێمە هەروە بە ئاسانی دیارە زۆر ڕەخنە دەبێ بگرین لێیان بۆلی دۆستمانن، ئەوانیش لە ژێر فشاردان، ئەوانیژی مەسەلەی دیپلۆماسیان، مەسەلەی اقتصادیان، مەسەلەن تورکیە و ئێران درگاکانیان لێ داخە، خۆ خەڵک لە برسا دەمرێ، خۆ دەزانین ئەوە شەیە واقعاً. خۆ خەڵکی کوردستانی ژەبێ ئەمانەمان لەبەر چاو بێ، دیارە لە دووردانیشی و ئانالایزکەی و تەحلیلکەی بڵێ ئەوە، بەڵام ئەوان ئەتوانن ئێستاش ئەتوانن کە بڵێن لە هەموو دەوڵەتانی ناونەتەوەی و دەوڵەتانی دنیادا کە پەنابەر کە ئۆپۆزیسیۆن دەبێ حمایەت بکردرێت. چاوکە لە ڤێنزوێلا خودی دەوڵەتی ڤێنزوێلا کۆمەکی ئۆپۆزیسیۆن لیدەرەکەیان ینی ڕەهبەری ئۆپۆزیسیۆنیان کرد، ئەمڕۆ هاتە وڵاتی ئیسپانیا، باقیەکەشیان چوونە برازیل. ئەوەیە کە لە دەوڵەتایەک دەبێ ئەو کۆمەکە وەرگیردرێت کە گارانتی ئەمنیەتی ئەم ئینسانانە وەکو ئۆپۆزیسیۆن حتمما گارانتی بکردرێت بەر لەوەی بیان گۆزنەوە. ینی من داوام هەیە لە دەوڵەتی هەرێمی کوردستان کە ئەو دوو حیزبی POK و حیزبی پارتی دموکراتی کوردستانی عێراق، ئەو دوو حیزبە دەبێ بەر لە ئەوەی کە ئەم ئۆپۆزیسیۆنی ئێران و ژن و منداڵیان بگۆزنەوە دەبێ ئەمنیەتیان تەئمینکەن، نەکەوەی بڵێنەوەی UN ئەوە لە سەبرەریسە و نازانم لە دەرفوو لە ئەوانە FMیشی لێ بوو کە خەڵکیان قەتڵ و عام کرد. کۆماری ئیسلامی هەولێر بۆمباران دەکا، دەشزانێ کە وڵاتی عێراق و دەشزانێ کە ئەوە کوردستانە، بەڵام کردوویەتی چۆن سبحینێ ئەوان ئیجازە بە خۆیان نەدەن ئەم ئۆپۆزیسیۆنی ئێران وەکو کۆمەڵەکان و حیزبی دێموکرات بگوازنەوە بەر لەوەی کە
سەکیورەتی و کە ئەمنیەت و ئاسایش و سانیتار مەسەلەن مەسەلەی ئاوی خاوێن و پاک کە خەڵک نەخۆش نەکەوێت کە مناڵ نەخۆش نەکەوێت کە تووشی سەرەتان نەگرن چونکە لە ئاوی پیسەوە زۆر ئینسان دەتوانێت تووشی ئەم نەخۆشی هایەک ببێ ئەمانە زۆر گرینگە کە لەم دەورانەدا دیارە ئەو وەختانەی ئێمە پێشمەرگە بووین 30-40 ساڵ لەوە بەر ئەوە لە فکریدا نەبووی وەلی ئەمڕۆکە هەمووی ئەو ئینسانانە جوانن ئەوەی پێشمەرگن لە هەموو بەشەکاندا ئەوان هەموو ئینسانایەکی تێگەیشت و هەروەکو ئێمەش ئەو وەختە دەمانزانی بەڵام ئەو دەنگەمان ڕست نەدەتوانی ڕەسابێ ئەو نەدەتوان وەک ئێستەکانە ئاوا تێوێمان ببێ وەختە دەنگی ڕادیۆ شۆڕشی دەنگی شۆڕشی ئێران بوو لەو تەریقانەوە کۆمەڵە دەیتوانی لەگەڵ خەڵک شتەکانی خۆی بڵێت یا لەگەڵ تەشکیلاتی مەخفیە نەشریەکان بەڵام ئێستەکانە سوشیال میدیا و چوزانم ئەو تۆڕە جەماوەرە ئیجتیماعیانە زۆر مەسایلی مهمە کە خەڵک فێری شت دەبێ ئاگاه دەکاتەوە و بۆیە منیش پێم وابێ کە هەمووی کۆمەڵەکان و خەڵکی کوردستانیش داوام هەیە کە فشار بێنن بۆ سەردەوڵەتی هەم عێراق چونکە ناتوانن ئەوان گروی ئۆپۆزیسیۆن بخەنە منتەقەیەک کە بەبێ ئەوەی ئەمنیەتەکان لە پێشەوە دابین نەکردرێ ئاوی پاک نەبێت چوزانم مەسلەی سانیتار ئەوەی بێهداشت کە پێڵێن ئەوانە تەمین نەبێ تاوی ئەوانە مەسایلی زۆر گرینگە ئەمنیەتەکەی لە هەموو شتێک تۆ ئەمنیەت نەبێ ناتوانانی ئەوانە شتا ئەمینکەی جا هەر بۆیە ئەمانە شاید ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ئەو 5-6 حیزبە کوردستانیە نتوانن بە وڵاتانی ئوروپا و نێونەتەوەی بڵێن بەڵام خۆ کوردستان خۆی دەتوانێت لەگەڵ دەوڵەتی عێراق مەترحیکە بڵێ با بە ئێمە لە دەورانی شەڕدا کە سەدام حسین کوشت و کشتاریشی یەکردین کۆمەڵە ترسی نەبوو بۆمبارانی هەڵەبجەی کرد کۆمەڵە یەکەم ڕێکخراوە بوو کە هات ئەوەی مەحکوم کرد بۆمبارانی شیمیایی بۆتیان کردین نیوەی گوردانی 24یان لە بین بردین نیوەی هاوڕێیانی باشترین لە ئینسانەکانیان لە بین بردین ولی کۆمەڵە هەر بێدەنگ نەبووە کۆمەڵە هەر زۆر زندووە یعنی ئەوانە ئێمە ناترسێنێ بەڵام ئاگامان نەکاتەوە ئەم ماجرایانی کە بەسەرماندێ ئەم قەیرانە ناخۆشانە ئەوە ئێمە زیاتر بەیەکەوە نزیک کاتەوە بە بڕوای من هەموو ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنانە دەبێت زۆر بەیەکەوە دەست بنە دەستی یەک ئەو زەختانە بخەنە سەر هەم لە تەریقی دیارە سەختە لە تەریقی مستەقیم بسنە لەگەڵ دەوڵەتی عێراق بەڵام لە تەریقی کوردستانەوە کوردستانیش دەتوانێت هەرێمی کوردستان کۆمەکە کە لەگەڵ وڵاتانی ناونەتەوەی لەگەڵ UN لەگەڵ سەلیبی ئەحمەر لەگەڵ زۆر ڕێکخراوەکانی ناونەتەوەییدا قسە بکردرێ و لەژنە دروستکەین لە هەموو لێرە کە ئێمەمانانێک پێشمەرگە نین وەلی دۆست و یاران و عزوی قەدیم و یا تازە و یا چۆنزانم یارانی ئەو ڕێکخراوانین ئێمەش بەیەکەوە دەست بدەینە دەستی یەک و وەزەخت بخەینە سەر ئەم دەوڵەتانە کە بۆەوەی گارانتی ئێوە لەوەکانە بکردرێ هەموو حیزبەکان ببێەوەی کە چ کۆمەڵەیەکە چ حیزبی دموکراتێکە بۆ ئێمە هەموو یەکێکە ئەمڕۆکە زۆر باشە هاوڕێمینە من زۆر داوای لێبوردن دەکەم چون ئێمە بەشی دومی بەرنامەکەشمان میوانی دیکەمان بۆ داوت کردو بەڵام وەکو دوا پرسیار ئەگەر بکرێت بە کورتی ئەم پرسیارم جواب دەیەوە سەرڕای ئەو هەموو کەند و کۆسپی کە لەسەر ڕێگای و خۆشتان بە دروستی ئاماژتان پێداوە باز لە پیلانەکانی کۆماری ئیسلامیش کرا تایبەتەن بۆ کوردستان و بۆ ئەحزابیش ئێوە پێتان وایە لە داهاتوویەکی نزیک و نەزۆر دووردا دووبارە شاهدی بزوتنەوەیەکی ئاوا جەماوەری پڕشکۆی وەکو بزوتنەوەی ژینا دووبارە ببینینەوە دڵنیام لە کوردستان لە ئێرانیشدا خۆ هەرچی ڕۆژێکە شۆڕشەیە و خەباتەیە خەباتی کرێکاریە خەباتی دانیژویە خەباتی بێکاران هەیە خەباتی ڕانەدە ئۆتۆبوسان مامۆستایان ئەوانە هەیە بەڵام دیارە کەم و زۆر یەکگرتووانە و چوزانم وەک ئەوەی کە شۆڕشی ژنجیان ئازادی بوو نییە بەڵام حتمەن ئەوە سەر هەڵدەداتەوە و حتمەن ئەم کردوانەی کۆماری ئیسلامیش کە دژ بە ئۆپۆزیسیۆنی کوردی دەکا
و دژ بە کۆمەڵەکان و حیزبی دموکراتی کرد و ئەوە زیاتر وا دەکا کە لە جێر ناو دڵی خەڵکی کوردستانەوە لە ناو حتا دڵی خەڵکی ئێرانیشە کە ئەمە زیاتر ئەوە بکا کە بڵێ خەڵک بینم شەقامەکان وە بڵێن جارێکی تر بە جمهوری ئیسلامی کە ئێمە ئازادیمانەوێ بەرابەریمانەوێ وە نا بە جمهوری ئیسلامی بڵێن وە نا بە ئەم ڕژیمە بڵێن من دڵنیام ئەوە ڕوو دەداتەوە جا درەنگ و زوویی هەیە ئەو ڕژیمە هەروەکو ئاماژەشمان پێدا پێش و ڕژیمێکی سەرکوتگیری 45 ساڵ عمرێتی کە بە تانگ و تۆپ و بە ئەوە خەریکە خەڵک سەرکوت دەکا. بەڵێ زۆر سپاس دەکەین هاوڕێمنە بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا بەشداریتان کرد و داوای لێبوردن دەکەم چون کاتی بەرنامەکەشمان کەمە و میانی کەشمان پێ زیاد دەبێت دەستخۆشی لێ دەکەین و زۆر سپاس دەکەین. سپاس لە ئێوە و هەموو ئاهاوڕێیان و هەموو بەڕێزانیش کە گویان لە دەنگمانە سپاسان دەکەین. بەڵێ ئازیزان ئێمە بەشی دووەمی بەرنامەکەمان لەسەر ڕەوتی ڕووداوەکانە و موقعیەت یا بڵێن بارودۆخی ئێستای حیزبەکانی ڕۆژهەڵاتە ئەچین ناو بڕێک دەبین دواتر میانی بەڕێزمان هاوڕێ جەماڵ بزۆرپور لەگەڵمان دەبێت و سەبارەت بەم بابەتەش سەڵباس دەکەین.